خۆشەویستی و هیوادارم باش بن. دەستپێکی گەشتیم ڕۆمان بۆ شاخی زێوێ لەگەڵ هاوڕێیانمە هەورازی کۆتەڵمان تێپەڕانەوە گەینە سەیتەرەکەی کەڵەوانە بۆ کەسانی کەیانێ شارەزا بن لە چۆنێتی گەشتەکە. ئینشاڵڵا وەردەوردە بەڕێکەین تا سەیتەرەکەی کەڵەوانان باشە ئاوا لەو نزیکانێ، دوایی لەگەڵ هاوڕانمە وردەواردا ئەچینە ناو زێوێ. هیوادارم توانم دیمەنێکی جوانتان بوو گۆزمانی ئێوە بەخێر و ئێمەش بە سەلامەت. سەبسکرایبی چەناڵی یوتیوبەکەتان بیر نەچێت. ئینشاڵڵا وەردەوردەوە لەگەڵ مابن. هەورازێکی کۆتەڵمان تێپەڕان و نزیکی بینەوە لە دیاڵان پۆز.
بەڕاستی هاوڕێیان شنەی باکی زۆر زۆر هەیە کە لە پاییزەکە هاتین وێرە بۆ جۆرە نەبوو ڕاستی بەڵام بۆ جۆرە نەبوو وەرنیە هەموو جارێ گەشتەکان سروشت بە دڵی تۆ بێ پێویستەکان نەجارێ زیاتر وەربیتەوانێت بزان کەشوها چۆنە تا باشی گەشتەکان زیاتر بەرەو پێشەوە بەریت. وڵاتان لەبێت و لە سەرنگەی زێوانێ
سڵاوێکی تایبەتان لەبێ ڕاستی ئەمڕۆ بۆ ئێمە سەخت بوو چونکە بۆ بای هەبوو وەکو بیندارەکان چۆنە جوڵێتەوانێ زۆر تەئسیری لەسەر گەشتەکەمان هەبوو بۆیە بەڕاستی وەکو خۆم ئەتوان بڵێم کاتێک کە هاتوومەتە ناو زۆرینەی بە پێهێنان پاسکیلەکە چونکە لە بەڕاستی نەمتوانی باکەی زۆر بەهێز بوو ئێمە وەردۆدە سەرەکەوین با پێ تەبعاً بۆ سەرەوانێ تۆزی دیمەتان بۆ گوازمانە و لەگەڵ هاوڕێیانمە کۆتایی بە گەشتە کەشمانێنی کاگە سڵاوتان لەوێ باشن شکۆر ئەحواڵتان وەزات کاک سەڵاوازی باشە شکۆر گەشتێکی خۆش هیلا ڕووکێنەر وەستا خۆش بێ ساغ بێ هیوادارم هەموو ڕۆژێک لە گەشت و خۆشییاوە ئینشاءڵڵا هەموو ڕۆژێ بۆ مردن لێ خۆ لەشتان ساوێ هەفتەی داهاتوو گەشتەکە بکەین نا بڕۆ سەرەوە بڕۆ بەوەسە بڕۆ بابەگیان کاک سەڵاکووا بڕۆ سەرکەوە خۆی مەعیلاقەمان بەوانەوە چییە ئەو شەخسی لە یاش دیمێ باوەڕێکی بە مناڵی ئایا بەردم پێوە نووسانەوە جاهیلەتی بە قورعان نا لەخوا بە زیادە نا مەکە لێتی ئەمە خۆمە براجان خۆمە نایپەرستین زەلامی زۆر گەورە هاي ومان ظل هين برياني لامل شیش تاوڵێکە لەگەڵ نانی تیری نرى بخو بەدەم بە ئسکەرەوە کاکە بەش منجلك يا بيا بقى بربا لا برا من ياو تاور تشيك خوت والله
کەبایی بۆ بڵێ مەگەر یا پراخسترا پێ ئێبن وردەوە دەکاتی ڕۆشنەمان هاتەوە ئەم جارەش بە خزمەتی ناوچەی گەشتیاری زێ گەشتین ئینشاءڵڵا گەشتەکانمان بەردەوامە بێ تەنها لەگەڵ ماوانە بمێننەوانێ سەبسکرایبی چەناڵی یاگرینیشتان بیر نەچێت هلا والله بركة ما بعد وان كان بيواشي باك تو تصوير تان كان بزحمة نجا ابو صباح لازمين برا الياد دانا بنار هو شوي وبعني إركات بقريانو بريمان براسي بس أخوا هاوريان باكي زور بو بهيلا شابرتين خواهي قورا بلش صاخي تندروسي بردامي يا متي من بعد إن شاء الله بوي بردام بين وتنها لقل ما بينه أنا تنها سبسكرايب چنالك يمكنو گەشتە شهر سەکانمان بۆ گوازمانێ
سلام علیک براکەم باشی براکەم دەستی خۆش بێ خواافیزە بەدا ساڵێکی تر ساڵێکی تر بەخوا باکە زۆری هین بوو خوای گەورە بە گوناح لە سەرمان نەنووسێ بەس باکە زۆر سەخت بوو عملي يعني خطريات يوميه طبعا واخا من راس جايش بين نارهم بەم شێوەیە هاتینە کۆتایی گەشتەکانی ئەمڕۆمان هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوانم بۆی بەگواست بێتوانێ تا گەشتێکی تر و ڕۆژێکی تر بەخوای گەورەتان سپێرم خوای گەورە یاری یاواری هەموو لایەکتان بێت و ئێمە بەخێر و ئێوەش بە سەلامەت تەنها سەبسکرایبی چەناڵی ئاگرین محەممەدتان لێ نەچێ تا بە هەموو لایەکوانێ تا بە هەموو لایەکوانێ یارمەتیەک کری بێ دیمەن لە ئێمەوە بینەری لێەوە سەبسکرایب لێەوە هاوکاری ئێوە نادووبوونی ئێمە کەمترەکاتەوانێ